سڵاتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێیە لەگەڵتانە بم. ئێمە ئێستا لە یەکێک لە دەستگا خێرخوازیەکانین کە دەستگای ڕۆشنبیری نووری حکمەیە کە کاریان پەروەردەکردن و فێرکردنی قوتابیان هەر لە تەمەنی منداڵەوە هەتا گاتە تەمەنی گەورەبوون و تەمەنی زانکۆشی. لێرە یەکێک لە خێوەتگەکانی ئەوانتان بۆ گوازینەوە کە خێوەتگەیەکە بۆ کچانی ئیعدادیە واتە با بڵێ ئامادەیی و زانکۆ بە کۆمەڵێک کار و چالاکی کە ئێستا پشووە بۆی پشۆکەوە سوودیان لەو کاتانە وەرگرتووە کچانیان هێناوە لێرە بە کۆمەڵێک دەرس و وانە لەگەڵیان نابن. ئێمە ئەمڕۆ بەرنامەکەمان تایبەتەکەوەی بەوەی بزانین هەم مامۆستاکان هەم قوتابیەکان وەرەگرین بزانین ئیشی ئەم دەستگایە چییە چی ئەکات بۆ ئەم قوتابیانەوە قوتابیەکانیش تا چەند سوودمەند بوون لە ئەو کار و چالاکیانە یان ئەو وانانەی کە لە ئەم دەستگایە بە قوتابیان ئەڵێن. ئێوە لەگەڵمانە بن ئێمەش وتەی ئەوانتان بۆ گوازینەوە. ناحکومیانەی کە گرنگی دەدات بە پەروەردە و ڕۆشنبیری هیچ لایەنێک لە قورئان لە فرمودەکانی پێغەمبەرانی هەمان نەکراوە ئێمە لەوێ ئەتوانین تەواوی پەروەردە بدۆزینەوە. لە تەمەنی 10 ساڵیەوە مناڵ وەرەگریم واتە کە دەرئەچێ بۆ پۆلی 4 پێغەمبەر دوودی خواستە پێفەرمووین کاتێکە فێر بووین پێویستە بیشی گەێنینەوە. دەم جۆرە شوێنانە یاریدەدەرێکی گەورەیە بۆ پەروەردەکردنی منداڵان هاوکاریە بە دایک و باوکیان. ئێمە دە جۆر ڕیواتمان هەیە لە فێربوونی قورئانی پیرۆزە کە پێوتێتەوە ڕیواتی 10. زۆربەی ئەو قوتابانەی کە دێنە لای ئێمە سوپاس بە پەروەردگار فایمێکی باشیان بۆ قورئان ئەبێت. لە هەمووی جوانتر ئەوەیە کە هیچ جیاوازی ڕەنگەکانی تیانە جیاوازی بیر و بۆچوونەکانی تیانە. تۆ جەناب دۆک و کرد مامۆستایە کە لێرە دەستگاکە بەڕێوە بن ئیشی ئەم دەستگای ئێوە چییە؟ بسم الله الرحمن الرحیم. دیارە دەستگای نووری حکمە و پەروەردە و ڕۆشنبیری یەکێکە لەو دەستگا ناحکومیانەی کە گرنگی دەدات بە پەروەردە و ڕۆشنبیری و بیزات تەرکیزی لەسەر ڕۆشنبیری قورئانیە و فێرکردنی لاو گەنجەکانمان بە قورئانی پیرۆز و تەجویدی قورئان و قراءاتی قورئان کە دەتوانین بڵین یەکەمین دەستگایان لە سەرداستی هەرێمی کوردستان و بیزات ئەم لە مالقی سلێمانی کە کاری لەسەر مەسائلی قراءاتی قورئان کردووە واتە خوێندنەوەی قورئان بڕیواتە جۆر بە جۆرەکان. لە ئێستاژ الحەمدولله تا ئێستا نزیکی 500 کەسمان لە ماوەی 10 ساڵی کارکردنماندا نزیکی 500 کەس مۆڵەتی قراءاتی قورئانی وەرگرتووە لەم لەقەی ئێمە و زۆرێک لەوانە بوونەتەوە مامۆستا یان لە لای خۆمان یا لێکێک لە دەستگا و لە سنتەرەکان بنکەکانی تردا. کاکسۆر ئەو کەسانی کە توان سوودمەند بن لە ئەم شوێنەیەوە لە تەمەنی چەنەوە دەست پێکات و جگە لە وانەی قراءات و فێرکردنی قورئان وانە ڕەوشتەکان چیان پێیان دیارە سنووری چالاکی ئەمە بەس مەسائلی قورئانی ئێمە پەروەردەی قورئانیش ینی پەروەردەکردنی لاوەکانمان دروسی تربەوی و ئاداب و عەقیدە و قەسەسی قورئانی و بەشێکە لە کار و چالاکیمان لە ئێمە قوتابیان لە 4 ابتیداییەوە وەرەگرین هەتا مامۆستای زانکۆش دیارە دەرس ئەخوێنن. قوتابیانە کە دێن بۆ ئێرە منهەجێکمان هەیە بە قۆناغ منهەجەکە ئەخوێنن و بە عەمەلیش ئێمە مخەیەماتمان هەیە و هەروەها ئاهەنگمان هەیە هەڵسەنگاندنی قوتابیانمان هەیە چالاکی تەرفیهیشمان هەیە بۆ قوتابیانمان. ئێمە لە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە مەبەستی سەرەکیمان پەروەردەکردنی تاکی کووردە بە پەروەردەیەکی ئیمانی بەردەوام وانەمان هەیە هەم بۆ مناڵان هەم بۆ گەورە لە قۆناغی 4 سەرەتایی و ئێمە خوێندکار وەرەگرین ئیتر هەتاوەکو تەمەنی گەورە هەموو تەمەنەکانمان هەیە لە ڕۆژان. جەنابەت خۆت لێرە وتیان بۆردی گەنجان لای تۆیە ئیشی ئەو بۆردەیەوە چی؟ بەڵێ بۆردێکمان هەیە بنای بۆردی گەنجانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە لە بەهاری ساڵی 2009 دامەزراوە پێکاتوو لە سافی برایان و خوشکان. من لە دەستەی ئەندامێکم لەو بۆردە و لە دەستەی بەڕێوەبردننی بۆردەکەیە چەندین چالاکیمان هەبوو تا ئێستا ئەمڕۆژکە بەڕێستان هاتوون ئەمە سێمین چالاکی بۆردی گەنجانە کە بریتە لە ئەنجامدانی یەکەمین خێوەتکە بۆ کچانی دەستگاکەمان. تیدا چەندین چالاکی سیمیناری بەسوود لەلایەن بەڕێزان دکتۆر عەبدولواحید دکتۆر بەختیار و مامۆستا دلێر و چەندین چالاکی و کاری تر. من وەکو سەرپەرشتیاری لقی سێتوان بازنەی سێتوانی لقی سلێمانی سنتەری حکمە لێرە حازرم
سەرپەرشتیاری ئەوێ. باشە ئەو وانانەی کە ئێوە لە سنتەرەکەتان لێرە و لە لەقەکانی تریشتان کە بە قوتابیان ئەڵێن بە تەلەبەکان ئەڵێن چی؟ دیارە ئێمە سێ لقمان هەیە وەکو لقی سەرەکی کە ئەم بینایە و هەروها لقێکیشمان هەیە لە سێتوان لە گەڕێکی سێتوان و هەروها لە بەکرەژۆ ئەو وانانەی کە ئێخوێنین بە پێی کاتەکان ئەگۆڕێ لە هاوینە چوار وانەمان هەیە قورئان ئەخوێنن و لە بەرکردنیان هەیە ئەوە دووانە ئەوانەی کە تەمەنی مناڵن قاعدەی نورانی ئەخوێنن کتێبی قاعدەی نورانی ئەخوێنن و گەورەکانیش تەجوید ئەخوێنن و دوای ئەوە دەرسی پەروەردەیشمان هەیە بەڵام کاتێک کە هاوین تەواو بێ ئێمە دۆرەکەمان هەر بەردەوامە بەڵام لە دەرسەکان کەم ئەەکەینەوانێ لەبەر ئەوەی ڕۆژگار کورت دەبێتوانێ و مناڵەکانیش لە مەکتەبن ئەرکی زۆریان بەسەرەوەی هەندێک لە دەرسەکان کەم ئەەکەینەوانێ بەڵام قورئان خوێندن و دەرسی پەروەردەیەک هەر بەردەوامە بێ. ئێمە ئەمڕۆ وەکو دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە من خۆم وەکو هەم مامۆستا هەمیش تەلەبە کە دەرس بە پۆلی یەکە تاوەکو پۆلی شەشی سەرەتایی ئەڵێمەوانێ و هەم وەکو خوێندکار لە سەنتەری حیکمە ئەخوێنم. ئەمڕۆ حەزم کرد بەشداریکەم لەم خێوەتگەیەکە کەمین خێوەتگەیە ئەکرێ بۆ کچانی لاو لە سلێمانیە لە سەنتەری حیکمە. ینی تۆ خۆت لێرە وانەیش خوێنیت و وانەیش بە تەمەنی خواردە لە خۆتەڵێ بەڵێ بەڵێ بە هەمان شێوە وای نەشەکەم چونکە لە بەرەوەی ئێمە پێغەمبەر دووتی خوارسە پێ فەرمووین کاتێکە فێر بووین پێویستە بیشی گەێنینەوە نەک فێر بووین و ئیتر واز بین ئەبێ بیشی گەینەوە بۆ ئەوەی ئەو ئەجرە بەردەوام بێت. ئەم دەستگایە بۆ فێرکردنی قورئان سەرەتا بڵین بنەماکەی ئەوە لەسەر ئەو بنەمادا مەزراوە ئەم خێوەتگەیش کە کراوەتەوە بۆ بە چاوڕوونی خوێندکارەوە ئەو لە هەر قۆناغێکە بە تایبەتی ئافرەتان کە زیاتر لە کۆمەڵگایە وا فێرکراون یانوان پێوتراوەکە زۆر تێکەوە کۆمەڵگانە بوون و هەنێشت هەیە کە ڕێگریان لێکرێ بەڵام نەخێر لە ڕێگەی قورئان و سونەتەوە ئەومان پێڵن کە ئافرەت بەو جۆرە پەروەردە ناکرێت پێویست ناکات کە بۆ شێوەیەکە لە کۆمەڵگا تێگەشتون. من مەرحەلە سێی کۆلێژی پزیشکی گشتیم لە ئێستا تەنها هاوینان ئەتوانم لێرە دەرس بڵێمەوە هەم خۆشم دەرسی لەبەرکردنی قورئانم هەیە لە بەردەوامەکەم چونکە لە دەرەوەی سلێمانیە بۆیە ناتوانم بەردەوامی لێرە بم. لێرە ئەو کاتانی کە لێرەی چوانەیە گەڵیتەوە و خۆشت چوانێگە خوێندی لە دەستگاکە؟ خۆم زیاتر حەزەکەم لەگەڵ مناڵە تەعامل بکەم لەبەرەوە زیاتر دەرسی پەروەردەیم هەیە بۆ مناڵان وەروە حەلقەی قورئانیشمان هەیە بەڵام خۆم ئێستا خەریکی لەبەرکردنم. لەبەرکردنی قورئان؟ بەڵێ. تا چەند گرنگە دایکان و باوکان مناڵەکانیان بێن بۆ ئەم جۆرە شوێنانە بۆ پەروەردەکە؟ لە ڕاستیە ئێرە دەم جۆرە شوێنانە یاریدەدەرێکی گەورەیە بۆ پەروەردەکردنی منداڵان هاوکاریە بە دایک و باوکیان ئەرکی سەرشانیان کەمەکاتەوە چونکە لێرە پەروەردەیەکی قورئانی ئەکرێن جیاوازە بن لە مناڵەکانی تەمەنی خۆیان و زۆر نمونەشمان هەیە کە دواتر دایک و باوکان پێیان وتونێتەوە کە مناڵەکانمان نووری حیکمە زۆ گۆڕوێتی مەسەلە مناڵێکی لاسار بووە گوێڕاڵی دایک و باوکی نەبووە بەڵام لێرە ئەو نەباسی ئەجری دایک و باوک و گەورەی دایک و باوکی بۆ کراوە ئەو مناڵە زۆر تەعاملی گۆڕاوە لەگەڵ ماڵەیە و هەروها یان مەسەلە ئێستا باوباوی تەکنۆلۆژیایە زۆربەی دایک و باوکان مشکلیان لەگەڵەوە مناڵەکانیان زۆر خەریکی مۆبایلەیان زۆر خەریکی ئایپاد و ئینتەرنێت و ئەو شتانەیە بەڵام لێرە کە وای لێکە ئێمە من خۆم نەسیحەتی تەلەبەکان مەکەم کە ئایپادەکەی بۆ سعیکردنی قورئانەکە بەکاربێنێ چەندە قاریئمان هەیە کە ئەتوانێت دایبەزێنێ لەسەر ئایپادەکەی هەم ئایپادەکە بەکارهێنێ هەم بە شێوازێکی باش و گونجاویش بەکاری ئەهێنێ بۆ سعیکردنەکەی. دەستگای نووری حیکمە بەشی ئیدارێکی هەیە بەڕێوەبەر و چەند بەشێکی تر یەکێ لە بەشەکان بەشی پەیوەندیەکانە ئەم بەشی پەیوەندیانە پێکاتۆ لەوەی کە پەیوەندیەکە هەم بە دەستگا و ڕێکخراوەکانی ترەوە هەم بە دەستگا حکومەکانەوە هەم بە سنتەرەکانەوە و هەم بە ئەو کەسە بانخوازانەی کە لە شارەکەمان هەیە یان ئەو کەسە خێرخوازانەی کە لە شارەکەمان هەیە بەردەوام سەردانمان هەیە پەیوەندیمان هەیە لەگەڵ یانە بۆی کە ئەم پەیوەندیە لەگەڵات تونند و تۆڵکەین بۆ چونکە ئێمە چونکە دەستگایەکی فێرخوازیە هەڵساوە بە خزمەتکردنی ڕۆڵەکانی ئەم شارە پێویستی ئێمەش پەیوەندێکمان نەکە لەگەڵ قوتابیەکان هەیە بەڵکو پەیوەندێکمان لەگەڵ سەرجەم تیۆژەکانی ئەم خەڵکە هەبێت. ئیش و کارەکانی ئێمە بە زۆری لە دەستگای ڕۆشنبیری نووری حیکمەوە تایبەتی لە سلێمانی بریتە لە پەروەردەکردنی مناڵان لە پۆلی سیم ابتداییەوە تاکو بە حسابی تەمەن نەکراوە بۆ کەسانی کە دێن لێرە دەرسوان ناخوێنن. ئیشوکاری ئەمە ئەوەیە پەروەردەی تاک بکەین لە ناو کۆمەڵگایە لە ڕێی زیندووکردنەوەی بەها باڵاکانی قورئانی پیرۆز.
ئێمە دەرسەکانمان خۆی لاوانەی قورئان و پەروەردەیە بینێت توانێت بۆ قوتابیانی لە پۆلی چواری سەرەتاییەوانە هەتاوەکو ناوەند زانکۆ پەیمانگاکانیش دەرسی قورئان و دەرسی پەروەردەییشمان هەیە. من 7 ساڵە لێرە خوێندکارم و هاتوین ئێمە ئامانجێکی سەرەکیمانەیە ئەویش لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆین و فێربوونی زانستی تەجوید و قورئانی پیرۆز و ئەمە یەکەمین خەوەتگی کچانە کراوەتەوە بۆمان بە خۆشحاڵیەوە سەردانمان کرد ئێمە لەگەڵ مامۆستاکانمان ناوەکو هاوڕێیەک بووین ئەوان زۆر شتیان لێوە فێر بووین و هەندێکیان وەکو دایکوان بۆمان زۆر لە ڕێبازەکانی پێغەمبەر و قورئانی پیرۆز و زانستی تەجوید و پەروەردەی ئیسلامی و قاعیدەی نورانی هەموو نمونانە لە پێشووترا و یتریشت خوێندەوە وایە؟ بەڵێ. ئاماژتان چییە بۆ ئەتەوێ لێرە ئەم وانانە بخوێنیت؟ ئامانجی سەرەکیمان وەکو پێم وتی فێربوونی قورئانە و ئێمەمانەوێت لە داهاتووە خزمەتێ بە کۆمەڵگاکەمان بکەین و بە دینی ئیسلام. باسێکی ئەم شوێنم بۆ بکە تا چەند گرنگە بەلاچەوە دایکان و باوکان مناڵەکانیان بێن بۆ ئەم جۆرە شوێنانە بۆ پەروەردەکردن. سەرەتا بسم الله الرحمن الرحیم دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم. بەڕاستی من ئێرە بە شوێنێکی زۆر باش ئەزانم و پەیامم بۆ دایکان و باوکان بۆ شوێنی ئاوان بنیاریم بە تایبەتی دەستگای نووری حیکمە و خۆم من خوێندکارم لێرە وانەکان ئەخوێن لێرە سوودێکی زۆر باشم بینی وە قوتابیەکانیش چین کە لێرە ئەیخوێنن؟ قیراءەت، زانستی تەجوید، قاعیدەی نورانی، وانی پەروەردەیی. وانەی پەروەردەیی لەگەڵ فێربوونی قورئانی؟ بەڵێ فێربوونی قورئانی پیرۆز ئیتر بە تەجویدەوە. من لێرە هەم تەلەبەم و هەم مامۆستام سپاس بۆخوا لە 2016ەوە لێرم سەرەتا تەلەبە بووم بەس ئێستا سپاس بۆخوا وام لێ هاتۆ هەم دەرسی پەروەردە ئەڵێمە و دەرسی قاعیدەی نورانیش ئەڵێمەوە. چی ئەخوێنی خۆت لێرە؟ خۆم لە قیراءەم و سپاس بۆخوا تا ئێستا 12 جوزء ڕۆشتوم و بەتەمام دەستکەم بە حیفزیش. تا چەند گرنگە دایکان و باوکان مناڵەکانیان بێن بۆم جۆرە شوێنانە بۆ پەروەردەکردن؟ بێگومان وەڵایی من وەک خۆم ئێرە بە ماڵی دووەمی خۆم ئەزانم کاتێک کە لە ماڵەوەیم بۆ ئێرەوە هەستەکەم ماڵی خۆم معنی زۆر ئازادین سوپاس بۆخوا لە هەمووی جوانتر ئەوەیە کە هیچ جیاوازی ڕەنگەکانی تیانە جیاوازی بیر و بۆچوونەکانی تیانە ئەمە جێگەی شانازیە کە خوای گەورە ئەم شوێنەی بۆ فەراهەم کردوین هەر لانێک بی هەر کەسێک بێت توانین بێ لێرە وانەی خۆت بخوێن. الحەمدولیلا ئەوە جێگەی شانازیە کە لە کوردستان و لە سلێمانی بە تایبەتی شوێنێکی ئاوامان هەیە. ئەو تەلەبانی کە لێرە پەروەردە بن ئەو منداڵانی کە لێرە وانە خوێن دواتر بنە چی بۆ چواردەوری خۆیان؟ من با نمونەی زیینو بێنمۆ لەسەر خۆم بۆ نمونە من لێرە تەلەبە بووم ئێستا بوومەتەوە بە مامۆستا چەندین تەلەبەمان هەیە هەر تەلەبەی خۆم بووەتەوە بە مامۆستا ئەمە نمونەی زیندووە جێگەی شانازیە سپاس بەخوا. ئێمە دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لقی سلێمانی چەندین چالاکیمان هەیە یەکێک لە چالاکیە سەرەکیەکانمان ئەوەیە کە گرنگجیین بە قوتابی مناڵ و نەوجەوان ئەویش لە تەمەنی پۆلی چواری بنەڕەتیەوە وەرئەگیرێ هەتاوەکو سەرۆتر و دەرچووی زانکۆکانیش و هەر تەمەنێک کە خۆی حەز بکات لەگەڵ گرنگیدانمان بۆ تەمەنە کە مناڵانە فێرکردنی قورئان لەگەڵ فێرکردنی قورئانیشە دەرسی پەروەردەییشمان هەیە بۆی کە ڕنگدانەوەیان هەبێت لە هەڵسو کەوتیانە. دەڵێن زۆر دایک و باوکە بووە مناڵەکەی کاتێکێناوە بۆ لای ئێمە دوای مودەیەک لە ڕێگەی ئەو دەرسە پەروەردەی و ڕەوشتیانەی کە بە منداڵەکە وتراوە بە تەواوەتی هەستیان پێ کردەوە دایک و باوکەکە خۆیان هاتوون سپاسیان کردون کە گۆڕانکاری باش لە مناڵەکە ڕوویداوە بەهۆی ئەو مودەی کە لای ئەمان ئەو وانانەی پێبوتراوە لەبەرەوە زۆر گرنگە دایکان و باوکان هەر لە تەمەنی مناڵی و مناڵەکانیان فێری ئەم جۆرە شوێنانە بکەن سەردانی ئەم جۆرە شوێنانە بکەن بۆ ئەوەی لە تەمەنی مناڵیەوە ئەو پەروەردەیەوە بگرن. ئێمە بەردەوامە بین بەڵامە چینە لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە لاتان. لە دوای ناوبڕەکەوە ئەگەڕێمەوە لاتان لە دەستگای ڕۆشنبیری نووری حکمەی دەمانوێت لە مامۆستایان و قوتابیان ئێرە بپرسیم بزانین دەستگاکە ئیشی چییە چوانەیەک بە قوتابیان ئەڵێن بەو تەلەباناڵێن کە دێنە لایەن دایکان و باوکان تا چەند گرنگە مناڵەکانیان بێن بۆ ئەم شوێنانە و نمونەی ئەم پەروەردەکردنەکە لەسەر قوتابیان نەکرێت لێرە دواترە بێتە چ نمونەیەک بۆ کۆمەڵگە بۆ چواردەوری خۆیان ئەمانە لە قوتابیان و مامۆستایان ئێرە پرسین ئێوەش بینە بوو.
شادیانەیەوە کە لێرە پەروەردەیانەکەن ئێوە 10 ساڵ تەمەنی کارکردنتان دواتر ئەمانە کە گەورە بوون ئەم منداڵانەکە لەگەڵ ئێوان ئەبنە چ نمونەیەک بۆ کۆمەلگا بۆ با بڵین چواردەوری خۆیان بەڵێ سپاس بەخوای گەورە ئەو مناڵانەی کە لێرە پەروەردە دەبن جێگەی ڕەزامەندی دایک و باوکیانن و لەو بی ئەو کۆمەڵ بیئی کە تیاژین لە مەکتەبەکان لە زانکۆکان لە پەیمانگاکان لەو شوێنانەی کەتیان هەموو لیان ڕازین تەنانەت زۆر باوکو دایکە بۆ منداڵی گەناو بۆ ئێرە هۆکارەکەی ئەو بووە مناڵێکی چەتوینی بینیوە لە گەڕێک چاک بووە پرسیاری کردو هۆکاری چاکبوونی چییە باوکو دایکی تویان وڵا لە نووری حکمە دەرسی خوێندووە بەهۆی ئەو تێتی وەڵام منیش مناڵەکە ببم بە بەڵکو لەم ئاکارە خراپانە دوورکەوێتەوە الحەمدوللا ڕنگدانەوەی باشیان هەبوو هەروەها قوتابەکانمان هەمویان قوتابی متەفەریق و زیرەکن الحەمدوللا لە مەراحیلی عەدادیە هەموو ساڵێک لە ناو قوتابیانی ئێمە کۆمەڵێک قوتابی باش دەرەجەی باشێنن تەنان لەسەر ئاسی یەکەمەکانی هەرێم لە یەکەم بۆ دێم بەڵە قوتابیمان هەبووە چەند ساڵێک ئەو وانانەی کە ئێوە لێرە بەگەنجانی ئەڵێن یاخود بە منداڵانی ئەڵێن لە دەستگاکەتان وانەکان چین؟ لە کاتی هاوینە چەندوانەیەکمان هەیە و لە کاتی زستان بەهۆی کەمی کات و بەهۆی وانە خوێندنی خۆیان وانەکانمان کەمە بێتەوە وانەی سەرەکیمان قورئان و پەروەردەیە بەڕێزی شتان لەوانەیە گەدار بن زیاتر بۆ قیراءات وەرگرتنی ئیجازات بۆی وانەی سەرەکیمان قورئانە وەنبەسی سەرەکیشمان پەروەردەیە لەبەرەوە وانەی قورئان و پەروەردە وانەی سەرەکی دەستگاکەمانە ئەمانشتان لە ئەم کارانە لەم با بڵین سیمینار و چالاکی و وانە قورئانیانە چییە؟ ئێوەتانەوێت ئەو کەسانی کە دێنە لاتان ببن بەچی لەدات؟ بەڵێ ئێمە هەر مەبەستیکردنەوەی دەستگاکەوە و خزمەتانێکی کاوە تەواوی و خول و سیمیناراتانەی کاتەوە مەبەستمان پێی خزمەتکردنی کۆمەلگا ئێمە سازانین کۆمەلگا کەوتۆتە بارێکەوەکەوە بە هەموو نەوەی هەوڵە درێکەوە پەروەردەی تاکەکان بشێوێندرێ لە ناو خێزانەکانە پەروەردە زۆر کەم بۆتەوە ئێمەش مەبەستی سەرەکیمانەوەی کە هەر لە مناڵیەوە لەگەڵ تاکی کووردا بین پەروەردەیان بکەین بە پەروەردەیەکی دروست بە پەروەردەیەکی قورئانی چونکە هیچ لایەنێک لە قورئان لە فەرمودەکانی پێغەمبەر ئیهمال نەکراوە ئێمە لەوێ ئاتوانین تەواوی پەروەردە بدۆزینەوە بەخێر لە تەمەنی 10 ساڵیەوە مناڵ وەرەگرین واتە کە دەرئەچێ بۆ پۆلی 4 ئەو کاتە ئێمە وەری ئەگرین و لە هاوینانە وەریان ئەگرین بەڵام خولی هاوینەمان نییە زۆرتر کە مەکتەب تەواو ئەبێ لێرە وەریان ئەگرین و ناویانە نووسین بەڵام کاتێکیش کە زستانیەت و دەوام ئەکرێتەوەوانێ هەر بەردەوامە بن لە قورئان خوێندنەکە و هەتاوەکو و کاتێک کە قورئان تەواوەکەن هەست بە جیاوازی یەکەن کاتێک کە من کەسێک منداڵەکەی خۆی دایکەوە پێ مناڵەکەی خۆی هێنەیدات بەدەستیەوە هەستەکەن کە گۆڕانکاری لەو مناڵە دروستە بێت بێگومان لەبەر ئەوەی هەم ڕەوشت و ڕەفتاریان فێر ئەکرێ لێرە و هەروها ئەو دەرسی قاعیدە و نورانی ئەو شتانە کە لێرە ئەخوێنرێ پیتەکانیان پێ ئەوترێ چۆنەتی خوێندنەوەی پیتەکانیان پێوترێ و دوای ئەو تەلەبە ئەچێتە پۆلی 4 یەکەم جاریەتی دەرسی عەرەبی ئەخوێنێ لە قوتابخانە بێگومان لە تەلەبەکانی کە زیرەکترە و مێشکی فراوانتریشە هەتا چ تەمەنێک ئێوە بەردەوام بن لەگەڵ تەلەبەکانە تەلەبەکان تاکەی لەگەڵەوە دەرس ئەخوێن وانیان پێ بەپێی کاتەکانە گۆڕێ ئێستا بۆ نمونە من بە هاوینان تەلەبەمە گۆڕێ بە زستانان تەلەبەمە گۆڕێ جاری وایە تەلەبەکەم بە هاوینان لەگەڵ مایە و بە زستانانیش لەگەڵ مایە ئیتر هەتا بتوانم پێیانە ئەڵێ ماوانە لێرە تەنها بۆ کچانیە بۆ کوڕان و بۆ کچانیش بۆ تەمەنی مناڵژ بەڵە بە هەمان شێوە بۆ هەردوو ڕەگەزە بێت تا چەند گرنگە دایکان و باوکان مناڵەکانیان بێن بۆم جۆرە شوێنانە بۆی دەرزیان پێبێت بەڕاستی زۆر گرنگە بۆ دایک و باوکان چونکە لەبەرەوەی مناڵ مرۆڤ هەر لە مناڵی و ئەبێ ڕابهێنرێ لەسەر دینی پیرۆزی ئیسلام چونکە لەبەرەوەی کاتێکە مرۆڤ لە دایکە بێ هیچ شتێک نازانێ ئەبێ دایک و باوک فێریکەن وەکو دکتۆر عەبدوڵاحیدیش فەرمووی مناڵ هیچ شتێک نازانێ بێ دایک و باوک فێری کاتە تا تەمەنێکی گەورە بوون بۆی لە هەموو شتێکی خراپ بپارێزرین لەسەر ئەو دینەی کە هەمانە ڕابهێنرین بۆی خزمەت بە گەلەکەشمان بکەین و خزمەت بە ئاینەکەشمان بکەین ڕاستی پەروەردەکردنی مناڵ لەم زروفەیە زۆر قورسە جا بە تایبەتیش لە ئەم شوێنانە یعنی زۆر زەرورن بۆ هەر چ کوڕیش و چ کچیش لەبەر ئەوە من زۆر گرنگی ئەزانم و بە هەموو دایک و باوکێکیش ئەڵێم کە مناڵەکانیان بە جۆرێک پەروەردەکەن بەشێکی ئەکرێتە ئەسووی دەرەوە بەڵام کارە گرنگەکان پێویستە خۆیان گوترێ بەڵام ئەمان ئەم شوێنانەش پێویستن کە تا ڕادەیەک ئەرکی سەرشانی دایک و باوک کەمە کاتەوانێ تەلەبانەی کە لێرەوە با بڵێن وانە خوێنن ئەو وانانی کە پیانەوترێ لێرە چین دوای ئەم منداڵەکە گەورە بوو دەبێتە چ نمونەیەک بۆ 4 دەورەکەی پیانەوترێ کە چۆن ڕێز لە هەر یەکێک لە بەرامبەرەکانیان بگرن چ گەورە چ بچووک لە ئاستی گەورەیە چۆن
مامەڵە بکەن و لە ئاستی مناڵات چۆن مامەڵە بکەن و پیانەوە تێکە چۆن ڕیز لە دینەکانی تریش بگرن تەنانەت ڕێز لە هەر ڕێنێکی تر لە هەر نەتەوەیەکی تر بەڕاستی ئێمە کۆمەڵگای ئێمە هەموو وەتێکی تایە وەکو ئێرە وشاری سلێمانی با بڵین مەسیحی تایە من خۆم زۆر بەلام و ئاسایی بۆ چوم لە کەنیسە شادەرسم خوێندووە یعنی دینی ئێمە ئەوە فێر ناکات کە تەنها لە مزگەوت و ئەوە یعنی تەنها موسڵمانمان بوێت یان تەنها کەسێکمان بێت کە لەگەڵ ڕای ئێمەیە پێویستە ڕاجیاوازەکان قبول بکەین لەگەڵ ئەوەیە بین کە یەکتری قبول بکەین بە هەموو جیاوازیەکانەوە ئەوە زۆر گرنگە. ئەوانەی کێن بۆ ئێرە سەرەتا قورئانم پێوترێ لەگەڵ قورئانەکە وانەی پەروەردەیان پێ ئەوترێ چکامانەیە هەم لەگەڵ قورئانەکەیە ئەم قوتابیانە هەم پەروەردەیەکی قورئانی وەرگرن بۆی بتوانن کە نمونەیەکی جوان پێشکەشی کۆمەڵگاکان بکەن ببنە ئەو نمونەیە کە نەک هەر خۆمان بەڵکو هەموو شارەکەمان شانازیان پێوکە بۆی کە نمونەی کۆمەڵی گەنج هەم لە کوڕان هەم لە کچان بتوانن خزمەتێکی داهاتووی نەوەی شارەکەمان بکەن بە ئومێدی خوای گەورە و ئومێدی ئەوەشمان هەیە الحەمدولله و ئەوەشمان بینی و الحەمدلله لە بەرهەمی کارەکانمانە زۆربەی ئەو قوتابیانی کە دێنە لای ئێمە سپاس بە پەروەردگار فامێکی باشیان بۆ قورئان ئەبێت یەکەم لە ڕووی فێربوونی قورئانی پیرۆزەوە و تەلەفوزکردن بە پیتەکانی قورئان بە شێوەیەکی ڕاست و پابەندبوونان الحەمدولله بە ئاکارە قورئانی و سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و بیستوشمان الحەمدلله ڕێی خەڵقەوە کە ئەو قوتابی کە هاتووەتە سەنتەر الحەمدولله کەسێکی ژیر بووە لە ماڵەوە لەگەڵ دایک و باوشە و هەروەها لەناو کۆمەلگاشە دەستی بۆ درێژ کراوە الحەمدولله. بێگومان ئەمڕۆ لە ئاراستەکردنی کۆمەلگا بە هەزارەها شێواز هەیە ئەمڕۆ تەنها دایک و باوکان نین کە پەروەردەی مناڵەکانیانەکەن لە چەندین لاوە مناڵان پەروەرداکردن بە شێوازی جیاواز ئامانجی ئێمە لێرە ئەوەیە مناڵان پەروەردە بکەین بە ئاراستەی قورئانی و لەنەوەی داهاتوومان کەسانێک پێ بگەێنین کە ئەهلی قورئان بن زۆر گرنگە کە دایکان و باوکان متمانەمان پێ بکەن و مناڵەکانیان بەم ناوەندانە بسپێرن کە بتوانین کۆمەلگا بەرەو ئاراستەیەکی باش بکەن هەیە کە بۆ نمونە کەس من دایک و باوکێک منداڵی هێنا بێ دواتر هەستامە گۆڕانکاری کرد بێ یان دایک و باوکە هاتبن بۆ لاتان کە باسییان کرد بە مناڵەکەتان مناڵەکان لە دوایەوە هێناوە بۆیرە گۆڕانکاری لە مناڵەکە دروست بوو بێگومان دەرسی پەروەردەیەکانمان هەم قورئانەکان کاریگەری هەیە تا خودی تەلەبەکان باسیەکەن چونکە ئەو ناوەندەی کە تەلەبە دەرسی تاخوێنەوە چواردۆری لەگەڵیاتی زۆر گرنگە بۆی هەتا ئێمە ئاهەنگی باڵاپۆشیمان هەبوو کە چەندین قوتابی الحەمدولله لێرە بڕیاری باڵاپۆشی داوە بێگومان ئەو ناوەندەی دەوری کاریگەری هەیە بۆ تەلەبەکان. من ئەوەی دیقەتمدا لێرە لەم خوێوەتگەیە بینیم جگە لەوەی قوتاب ینی کۆمەڵێک خوشکی بەڕێزی بوو هەندێکی تایە لە چیشی بەسەرەوەنی و هاتووە لێرە وانە خوێنێت ئێمە زۆر لامان ئاساییە هەتا لە ڕۆژانی وانە خوێندنی کچانیشمانە ئەو قوتابیانە وەرەگرین ئێمە ئامانجمان پەروەردەکردنیانە سەرەتانە بە زەختیان لێ بکەین بە وردە کە ئێمە پەروەردانەکەین خۆیان دوایتر بڕیارەین زەختیان بێگومان هەر کەسێک کە لێرە پەروەردە ئەبێت کۆمەڵێک دواتر پەروەردەکات لێرە ئێمە سەرەتا پەروەردانەکەین بەڵام دوایە بنە مامۆستا دوای ئەوانیش کۆمەڵێکی کە پەروەرداکەن ئامانجی ئێمەش ئەوەیە ئیشەکەمان گشتگیر بێت ڕاچیە لەسەر ئەو دایک و باوکانی کە منداڵیان هەیە تا چەند گرنگە بیان هێن بۆم جۆرە شوێنانە بۆ فێرکردنی ئەو دەرسوانانەی کە باس بەڵێ بەڕاستی گرنگیدانی دایک و باوک بە مناڵەکانیان لە ڕووی پەروەردەییەوە زۆر گرنگە ئێمە زین هەموو دایک و باوکێک خەمی معیشەت و ژیانی مناڵ ئەخوا لە ڕووی مادیەوە بەڵام لە ڕووی معنەوی و لە ڕووی پەروەردەییەوە لەوە گرنگترە کە گرنگی پێ بدات چونکە بەڕاستی ئەگەر لایانی پەروەردەیەکی سەرکەوتوو بێت ئەو کاتە لە کاتی گەورەبوونی ئەم مناڵی شاڕنگدانەوەی ئەبێت لەوانەیە خێر و بەرەکەتێکی زیاتر بێت بۆ ئەم دایک و باوکە چونکە لایەنە مادیەکان لەوانەیە لایەنە معنەوەکان پڕ نەکاتەوە بۆیە گرنگە کە دایک و باوک گرنگی زیاتر بن بەم لایەنی فێربوونی قورئان و لایەنی پەروەردەیەکیانە. سەوەکو ئۆزانی ئێستا لەبەر با بڵێن زۆربوونی تەکنۆلۆژیا و ئەنتەرنێت و مۆبایل و ئایپاد زۆرێک لە دایکان و باوکان بەدەست مناڵەکانیان ئەناڵێن کە ئایپاد و ئەنتەرنێت بە شێوازێکی زۆر ناتان دروست بەکارێن ئێوە ینی چ ڕێنمونێکی دایکان و باوکانەکەن لەم ڕۆوە کە مناڵەکانیان بتوان کۆنتترۆل بکەن. بەڵێ بە بەڕاستی تەکنەلۆژیا باڵی کێشاو بەسەر هەموو لایەنەکانی ژیانمانە و ناکرێ ئێمە فەرامۆشی بکەین بەڵام ئەکرێ تەوازونێک ڕابگرین لە نێوان تەکنەلۆژیا و ئەو شتانی کە گرنگە لە ژیانی ئێمەدا گرنگە کە دایک و باوک لایەنی
تەکنەلۆجیا گرنگی پێبن بەڵام بەو شێوازەنە کە مناڵەکانمانە کەسەکانی دەوروبەرمان مدمین من پێوەی لایەنەکانی تریش فەرامۆشکەن بۆن من لایەنی قوتابخانەیە لایەنی گرنگیدانە بە فێربوونی قورئان و بابەتە پەروەردەیەکان. چیەکەن بۆی ئەو قوتابیانی کە دێنە ئێرە ئەوانەی کە لە تەمەنی ماڵەوە هەتا گەورەتریش ینی چ چالێک تێکتان بۆیان هەیە کە بێزار نەبن لەوە هەیە بە بەردەوامی وانە خوێندن. بەڵێ وەکو عەرزم کردی ئێمە چالاکی تەرفیهیمانەیە بین ئاهەنگیان بۆکەین لە دوای تەوابوونی مەسەن خولێک لەبەرکردنی جوزئی قورئان ئاهەنگیان بۆکەین و پاشانش ئەم مخەیماتانەمانێ مخەیمی سێمە لەسەر ئاسیری سلێمانیەکەین و ئەگەر چی مخەیمی یەکەمە بۆ کچان و هەروەها ئاهەنگی ساڵانەمان هەیە و سەیرانمان هەیە و برنە دەرەوە و هەندێک ینی چالاکیمان هەیە کە وایان لێ بکات و قوتابیانەمان بێزار و بێتاقەت نەبن. هەست دەکەن کە بۆ نمونە قوتابیەک پێشتر زۆر باش نەبوو بێ کە هات بێتە لایەوە دوای مودەیەک هەستامە گۆڕانکاری کردی بێت تێیدا. بەڵێ ئەو شایەتی منایی دایک و باوکی خوێندکارەکانی یان چەندین دایک باوک هاتۆتە لامان وتویتی بۆی خوێندکارەکەم هێناوە چوونەتە میوانی ماڵێک خوێندکاری مناڵی و ماڵەوان بینیوە کە زۆر ڕێزی لێگرتوین زۆر ڕەفتاری جوان بۆ پرسیارمان کردو توانە هۆکار چییە وتوێتی خوێندکاری دەستگای ڕۆشنبیری نووری حکمەوە بۆ ئێمە مای سەربەرزی ئێمە سواسی تەواوی مامۆستایانەکەین کە خۆبەخشانە لێرە خزمەت بە خوێندکارانەکەن. بەخێربێن سەرچاو گەورەتان کرد. لێرە کە ئەو قوتابیانە وەرەگرن ئەو با بڵێن تەلەبانە وەرەگرن لە دواترە ئەمانە بنە چ نمونێک بۆ چواردەوری خۆیان بۆ کۆمەڵگاکەی خۆیان. بێگومان ئەو پەروەردەی کە لێرە وەری ئەگرن ڕنگدانەوێ بێ لە ڕفتار و خوڕۆشتەکانیانە و هەر لە ڕێگەی ڕفتار و خوڕۆشتەکانیشانەوە ئەگوازرێتەوە بۆ خێزانەکانیان و بۆ هاوڕێکانیشان و کاریگەریشیان لە داهاتوە ئینشاءڵڵا بەسەر کۆمەڵگا. ئەو کەسانی کە دێن بۆ سەندەری حیکمە طبعاً هەر لە مناڵیەوە بۆ نمونە لە پۆلی یەکی سەرەتاییەوە هەتا تەمەنێکی گەورە هەتا ئیجازەی قورئان بەدەست ئەهێنن لە لای ئێمە ئەبن کاتێکە لە لای ئێمە ئەبن فێری چەندین ڕەوشت و ئاکاری جوانە بن و کاتێکیش بوون بۆ نمونە مهندس یاخود دکتۆرە ئەتوانن لە بوارەکەی خوانە سەرکەوتوو بن ئاینی پیرۆزی ئیسلام بۆ بوارەیە بەکاربێننەوە واتە هەر نەڵێن ئێمە خۆمان بووین بەشت ئەبێ بیری مامۆستاکانیشمان بکە ئێمەیان گاندۆ بەو ئاستی کە ئێستا گەشتین. ئەو قوتابیانی کە لێرە پەروەردە بن و گەورە بن دوای ئەبنە چ نمونەیەک بۆ کۆمەڵگا بۆ چواردەوری ئەوانەی کە دەستگا پێیگەیاندون سپاس بۆخوا هەمووی نمونەی دیارە لە ناو کۆمەڵگا هەمیان بوونەتەوە بە زۆری مامۆستا لە دەستگای نووری حکمەیە هەروەها لە ناو خەڵکیشان نمونەیەکی دیارن تەعاملیان لە هاوتەمەنەکانی خۆیان جیاوازە هەم فکر و بیرکردنەوە هەم شێوازی قسەکردن و یعنی بە هەموو جۆرێک جیاوازن لە خەڵکانیکە. ئەگەر دایک و باوکێک مناڵێکی خۆی بێنێ بۆیرە یەکەم کەس دایک و باوکە خۆی سوودمە نەبێت لەبەرەوەی مناڵەکەی ئەزانی ڕێزی دایک و باوک تاچن. بەڵێ ڕاستەوە وەکو باسم کرد سەرتا بێتە هاوکاری دایک و باوکی دوایژە بێت نمونەیەکی جوان بۆ کۆمەڵگا کە ئەتوانێت خزمەتی خەڵککە و هەروە خزمەتی نەتەوەکەی بکە بێتە کەسایەتێکی دیار چونکە لە ڕۆژگاری ئەمڕۆ زۆر پێویستمان بە سەرکردەیەکی دیار و بەسوودە تاوەکو ئەم کۆمەڵگەیە ببا پێشەوە. ئێمە هەتا ئێستا ئەوەی کە وەرگیرا لە پۆلی چواری سەرەتاییەوەیە وەرگیری هەتا کۆتایی بڵێن هەتا زانکۆ و دوای زانکۆ و هەتا تەمەنەکان تەمەنی هەفتە هەیە لەم تەمەنەشایە بۆ خوێندن و ئێمە ئەم دەوەرەی کە ئەکرێتەوە وەرزینێ بڵێن یان کاتی نێ بەڵکو بەردەوام چوار فەسڵەکە لە کرانەوەیەوە بەڕووی هەموو خێرخوازەکانە یعنی وە نییە بڵێن کە دەورەی بکرێت بۆ ماوەی 3 مانگ یان بۆ ماوەی ساڵێک بەڵکو ئێمە ئەوەی کە ئەکرێتەوە قوتابیان وەرگیریە ئەگەر لێرە سەرەتاییت ئێمە چەند ڕیواتێکمانەیە ئەوەی کە سەرەتاییت ئەخوێنێ بۆ وەرگرتنی ڕیواتی حەفز ئەنجا دوای حەفز هەیە درێژەی پێ ئەدا بۆی کە هەموو ڕیواتەکانی کە وەرگرێت کە ئێمە 10 جۆر ڕیواتمان هەیە لە فێربوونی قورئانی پیرۆزە کە پێوتێ ڕیواتی 10. الحەمدولله هەستمان کرد و ئیسیجابێکی باشی دایکان و باوکان هەن الحەمدولله لەگەڵ لقەکەمانە لەخوا بەزار بێ و هەروەها بەڵگەشمان لەسەر ئەو ئیسیجابی خەڵقە چیە کە ئێستا الحەمدولله دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە لە سەرەتاوە 1 لقێک بوو ئێستا الحەمدولله 90 تقریبا بۆ 18 لقی هەیە لەوام لە فراوانبوونە دووهەم الحەمدولله لەم شاری ئێمەیە
یەکەم دەستگایە کە لە سلێمانیە دامەزرا لە 2009 الحەمدولیلا تەنها ئێمە بووین ئێستا الحەمدولیلا بەرفراوانەکەی ئەوەندە زۆر بووە لەواسێ لە هەموو کوچە و کۆڵانێکی سلێمانیە دەستگایەکی هاوشێوەی دەستگاکە ئێمە هەبێت الحەمدولیلا دایکان و باوکان باشن و هیوادارین ئەو دایک و باوکانی تا ئێستا سوودمەند نەبوون و بەهرەمەند نەبوون منداڵەکانیان لە جێگایشی ئاوا پیرۆزە بێن لە خزمەتیانیان و لە خزمەتیانەکەین ئینشاءالله تعالی ئەو مناڵانی کە لێرەوە پەروەردە بن تەمان هەتا تەمەنی گەورەبوونیش لەگەڵیان نابن دواتر ئەبنە چ نمونەیەک بۆ چواردەور و کۆمەلگای خۆیان وەڵام نمونەیەکی زۆر 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 جوان ئەبن بۆ کۆمەلگا و هەشمانە لەو نمونانە هەر لێرە بۆتەوە بە مامۆستا کۆمەڵی قوتابی زۆر جوانی پێگەیاندووە لێرە تەلەبە بۆ بەڵام دواتر وردە وردە خۆی بۆ مامۆستا لێرە بەڵێ مناڵ پەروەردە بەڵێ ئێستا مناڵ پەروەردەکە لە قۆناغی ششی بڵین ششی قۆناغی بڵین یەکی ابتیداییەوە تاکو ششی ابتیدایی هەمانە ئەو تەلەبانەی کە لێرن ئەو تەلەبانی کە لێرن توانیوانە نمونێکی وا پێشکەشمان کە خەڵک چاویان لێ بکە مناڵی خۆیان بێن بۆیە زۆر بە دڵنیاییەوە هەمانە نمونەی وازحیشمانێ و زیندوشمانەیە لەخوا بەزیای بە سوپاس بەخوای گەورە بەڕاستی ئێمە هەمیشە ئەو فەرمودەمان لە بەرچاوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانێکی زیندوو بووە ڕۆیشتووە بەسەر زەویدا ئەگەر ئێمە قورئان تەنها خوێندنەوە بێت بەڵێ ئەجرمان دەسەکەوێت بەڵام گرنگە ئەو خوێندنەوە ڕنگدانەوەی هەبێت لە هەڵسوکەوت و ئەخلاق و ڕەوشتی ڕۆژانەماندا و لە ژیانماندا ڕنگدانەوەی هەبێت بۆیە ئەو تەمەنی کە ئێمە هەمانە مناڵ وەرئەگیرێ لێرە گرنگی پێین کە فێری قورئان بێت وەلایەنە پەروەردەیەکیشی ڕنگ باتەوە نەک هەر لێرەدا بەڵکو لە قوتابخانە لە ماڵ لە بازار و ئەگەر ئەم قوتابیە بەردەوام بێت لێرە ئەلحەمدولیلا ئێمە قوتابی بەردەواممان هەیە لێرە 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵ لێرە بووە ئێستا الحەمدولیلا قورئانێکی باش فێر بوو وەلایەنی پەروەردەیی الحەمدولیلا پێگەیشتووە توانیومانە لە تاقە و لە وزەی ئەم کەسە سوود وەربگرین بیکەینەوە بە مامۆستا و بە هەمان شێوە ئێستا دەرسەڵێتەوە مامۆستای لەم دەستگایە مامۆستایانی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە دایکان و باوکان دڵنیاکەنەوە کە ئەو منداڵانەی کە دێتە بەردەستیان بە جوانترین پەروەردە لەلایەن کۆمەڵێک مامۆستای زۆر بەڕێزەوە پەروەردەکرێن لەبەرەوە ئامۆژگاری و داکان و باوکانەکەن کە کێشیان لە پەروەردەکردنی منداڵەکەیان هەیە یاخود بەگوێیان ناکات یاخود هەڵسوکەوتێکی ناباشی هەیە بیهێنن بۆ ئێرە لێرە ئەو مامۆستایانە وانەی ڕەوشتی زۆر باشیان پێڵێن کە وەکو باسییان کرد زۆر دایک و باوکە بووە کە هاتووە سوپاسیان کردوین کەوا منداڵەکەمان لە دوای ئەوەی هێناوە بۆ ئێرە ئێستا هەڵسوکەوتی زۆر گۆڕاوە ڕێزی دایک و باوکی زۆر زیاتر لە پێشووترەگرێ بواتە هەست بە جیاوازێکی زۆر کراوە لەبەرەوە لێرە جگە لە فێربوونی قورئانی پیرۆز وانە ڕەوشتیەکانیش بە قوتابیان ئەوترێ کە لە تەمەنی 4 با بڵێن ئیبتیداییەوە سەرەتاییەوە منداڵەکان وەرەگرن هەتا گەورە بن لەگەڵ گەورەبوونیشە هەر کەسێکیان ڕای لێ بێ ئەتوانێت لێرە وەکو مامۆستا دەرس بە منداڵەکانی تەمەنی کەمتر لە خۆی بڵێت لەبەرەوە لێرە بەڕاستی پەروەردەیەکی باشەکرێن دایکان و باوکان ئەتوانن سوود لەم جۆرە شوێنانە ببینن پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان سپێرین خواتان لەگەڵ